بەڕێزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش کاتژمێر 12 پێشکەشەکەین سەرنجتان لەسەرم بێت سەرنجمان لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگە مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی گۆڕانکاری لە پۆستەکانیدا دەکات حتمما ئەم گۆڕانکاریە و ئەم هەنگاوە بە ئامادەبوونی باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت مەریوان عەبدوڵڵا پاشکەمێکی دیکە لەگەڵمانە بێت زانیاریمان پێدا سەبارەت بەو گۆڕانکاریانەی کە ئەنجام دەدرێت ئەمە ئەو بابەتێکی دیکە هەیە نووسینگەی خانمی یەکەمی عێراق شانازخان هاوڵاتیانیا خۆت کە سوکاری ئینفالکراوەی دەستکراوە کردەوەی کە بڕۆن لە ناوچەکانی نزیکی خۆیان کۆمەڵێک ناوچە دیاری کرا خۆت پۆین دیاری کراوە بۆی بڕۆن سکاڵا لەسەر ئەجاش تۆمار بکەن جا ئیتر کۆمەڵێک ڕێکار هەیە و لیژنەش دیاری کراوە بۆ ئەم بابەتە ئەمە بابەتێکی دیکەیە ڕێژەی کەم ئاوی هەیە لە عێراق و لاریمی کوردستان بە بەردەوام ڕێژەی ئاو کەم دەکات بەڵام ڕێژەی خنکان زیادی کردووە ئەمەش یەکی دیکەیە لە بابەتەکان کۆمەڵ بابەتی دیکەمان هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و لەسەر ئاستی جیهانیش بەڵام سەرەتا دەچین ناونیشانەکان و نووسانی چیتر لە سلێمانی و گەرمیان و چەمچەماڵ پرۆسەی تۆمارکردنی سکاڵا لەسەر تاوانبار عەجاج ئەحمەد دەستی پێکردووە. ئەندامێکی کۆنگرێسی ئەمریکا ڕایگەیاند دانوستانەکانی یاسەدە و حکوومەتی سووریا بە هاوکاری ئیداری ترامپ دەست پێ دەکات. ڕاوێژکارێکی سوودانی لە باری ئەگەری هێرشی ئیسرائیل بۆ سەر عێراق هۆشداری دەدات و هۆکاری مانەوەی هێزەکانی ئەمریکاش ئاشکرا دەکات. سەرۆکی ئەمریکا هەڕەشەی سەپاندنی سزای زیاتر بەسەر ڕووسیا دەکات ئەگەر بێت و درێژە بە جەنگی دژی ئۆکراین بدات. دووبارە سڵاوتان لێبێت بە گۆڕانکاریەکانی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی دەست پێکەین بە ئامادەبوونی باڤڵ جەلال تاڵەبانی حتمما ئەم گۆڕانکاریانە لە پۆستەکاندا دەکرێت مەریوان عەبدوڵڵا پایامنێری کورسانی و ڕاستەوخۆ لەگەڵمانەوەی کە زانیاریمان پێدا سەبارەت با گۆڕانکاریەکان مەریوان سڵاو لێبێ نیوەڕۆ باش دێمە لای تۆ باسی گۆڕانکاریەکانمان بۆ بکە. هێوی لە مەڵبەندی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانم لە سلێمانی تاوان باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرەیە ئەمڕۆ بڕیارە گۆڕانکاری لە پۆستی بەرپرسی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت سەرکەوتزەکی دەبێتە بەرپرسی نوێی یان لێپرسراوی نوێی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێنی زیاد جەبار کە پێشتر ماوەی چەند ساڵێکە لێپرسراوی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستانە زیاد جەبار دەبێتە بەرپرسی بۆردی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم گۆڕانکاریانە لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانە دێت کە ئەم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر ڕایانگەیاندووە بۆ ڕێخستنەوە و زیاتر ڕێخستنەوەی ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو تەوژمەنوەیە کە ئێستا لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکردووە ئێستا لە مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەوڵی کە لە پشتی بنەوە دەیبینن باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرەیە سەر بۆ ئەندامان و بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکاوە ئەو گۆڕانکاریانیان بۆ ڕوون دەکاتەوە کە ئێستا لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکردووە ئەو گۆڕانکاریانەی کە دەستی پێکردووە سەرەتا لە مەڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێ دەکات دواتر ئۆرگانەکانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستانش دەگرێتەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باڤڵ جەلال تاڵەبانی خۆی سەرپەرشتی ئەو گۆڕانکاریانە دەکات و پێشترش لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم گۆڕانکاریانە پەسەند کراوە و دواتر بڕاری جێبەجێکردنیان کراوە وەکوتم ئێستا باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرێ لە مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت لە مەڵبەندی سلێمانی کۆبوونەوەی هەیە سەرکەوت زەکی کە پێشتر بەرپرسی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە شوێنی زیاد جەبار وەک لێپرسراوی نوێی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست بەکار دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک گۆڕانکاری دەست پێ کردووە لە نێو ڕیزەکانی بەتایبەت لە مەکتەب و مەڵبەندەکان و کۆی ئۆرگانەکانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باڤڵ جەلال تاڵەبانی خۆی سەرپەرشتی ئەم گۆڕانکاریانە دەکات و ئامانجی گۆڕانکاریەکانش بۆیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک گۆڕانکاری لە پۆستەکان یان ئۆرگانەکانی بکات بۆ
ڕێخستنەوەی زیاتر و بۆ ئەوەی کە بتوانێت لە ئایندەدا بە شێوەیەکی باشتر هەم خۆی ڕێبخاتەوە هەم خزمەتی خەڵکی کوردستان بکات لە ڕێگەی ئۆرگانەکانیەوە و ئەوەشمان بیر بێت کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق نزیکە ئەم گۆڕانکاریانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەستی پێ کردووە بۆ زیاتر ڕێخستنەوەی ڕیزەکانێتی و بۆ ئەوەی کە بتوانێت لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عراق بە گروتینێکی زیاتر بچێتە نێو ئەو هەڵبژاردنەوە بتوانێت پێگەی خۆیان دەنگێکی زیاتر وەکەوەی کە لە ئۆرگانەکانی ئامادەکاری بۆ کردو بەدەست بێنێت تەمەنەم گۆڕانکاریانە گۆڕانکاری گرنگن و جۆرێک لە گۆڕانکارین کە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێ کردووە ئامانجلەی نوێبوونەوە و وەکوتم گروتینی زیاترە لە نێو ڕێخستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دیمەنانایی کە دەیبینن لە هۆڵی شەید ئارام لە مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئەمە هۆڵی شەید ئارامەکە لە پشتی منەوە دەیبینن باوەڕ جەلال تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لێرەیە سەرپەرشتی کۆبوونەوەکان دەکا و سەرپەرشتی گۆڕانکاریەکانیش دەکا لە نێو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان مەڵبەندی یەکی ڕێخستی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان مەڵبەندێکی گرنگە وەک هەر مەڵبەندێکی دیکەی شارەکانی دیکەی یان ئۆرگانەکانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەدڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دادەنرێت لەبەرەوە چاوێکی زیاتر لەسەر مەڵبەندی یەکی ڕێخستی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر لەبەر ئەم هۆکارش باوەڕ جەلال تاڵبانی خۆی هاتووەتە مەڵبەندەکە و دەیەوێت سەرپەرشتی و گۆڕانکاریان نەبکات کە لە نێو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەچێت. مەریوان عەبدوڵڵا زۆر سوپاس بۆ زانیاریەکانت دەستخۆش. لە سلێمانی و گەرمیان و چەمچەماڵ کە سوکاریان فالکراوان سکاڵا دژی جاج ئەحمەد گەورە تاوانباری تاوانیان فال تۆمار دەکەن. لە سلێمانی لیژنەی تایبەت بە تۆمارکردنی سکاڵەکان لە ئامۆزەخانی نیشتیمانی ئەمە سوورەکە سکاڵا تۆمار دەکەن و لە چەمچەماڵ و مۆنومنتیان فالکراوان و لە گەرمیانیش لە بەڕێوەبەرەتی کاروباری شەیدان و وان فالکراوان لەلایەن لیژنەی تایبەتەوە سکاڵاکان تۆمار دەکرێن و تۆمارکردنی سکاڵەکانیش لە ئەمڕەوە تا ڕۆژی نوێی ئەم مانگە بەردەوام دەبێت و واکە سوکاریان فالکراوان دەتوانن ڕۆژانە لە کاتژمێرنەوەی بەیانی بۆ 12 یۆرۆ سەردانی ئەو شوێنانە بکەن و سکاڵەکانیان تۆمار بکەن. دووشەممە لیژنەکانمان دائەنیشێت هەم لە سلێمانی لە مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە هەم لە مۆنومنتی چەمچەماڵ و هەم لە بەڕێوەبەرەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوان لە کەلار. لەم سێ شوێنە ئێمە لیژنەمان دروست کردووە و فۆرمێکمان ئامادە کردووە بۆ ئەوەی هەموو ئەو کەسانەی کە قوربانی بوون و ئازاریان چەشتووە بەدەست ئەم تاوانبارەوە کە بێن بۆ ئێرە لێرە ئەو فۆرما پڕ بکەنەوە. بری جەزامی داوە هەتا بری برسێتی و تونیەتی و لێدان و هەر یەک سەردیتم ناسیمە وتم ئەو حەجاجە مەلعونە ئەزانێت چی لێمان کردو ئەزانێت چی دایکم لەوێ مردووە لە بەر دەستمان مردووە بە برسێتی و بە تونیەتی و بەبێ ئاو بێنان هیچی نەداوە تێ جەنازەکەش نەیهێشتووە لەبەر دەستمان هەری گرتۆ بردوێتی لە دەرەوە فڕیانداوە. ئەمڕۆ هاتووم سکاڵە لەسەر ئەمە کافرەتە و هینگ بکەم ئەگەر بەس ئەوەندەم ئەوێ ئیدام کری ئەوەندە ئەشکەنجەی داوین دایکم باوکم برام خوشکم گشتمان لە نگرە سەلمان بووین باوکم ئێستا نەماوە مردووە دایکم لەوێ مردووە یەک خوشتێک و خۆم هاتوینێتەوە دوانە ماوین. نووسنگەی خانمی یەکەم عێراق داوا دەکات هەر کەسێک شایەت حاڵی کارەکانی ئەجاجە وتەکانی بگێنێتە تیمی تایبەت بە کۆکردنەوەی بەڵگە لەسارە و تۆمەتبارە. نووسنگەی خانمی یەکەم عێراق لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژەی بۆ کردووە دوا بەدوای هەوڵەکانی شاناز ئیبراهیم محمەد خانمی یەکەم عێراق بۆ دەستگیرکردنی تۆمەتباری سەرەکی گرتوخانەی نوگرە سەلمان ئەجاج ئەحمەد حەردان کە ڕۆڵی زۆر درەندانە و بکوژانی هەبووە لەگەڵ ئەنفالکراوانی گرتوخانەکە و کەسوکارەکانیان لەم قۆناغەدا پێویستە سکاڵە و واوتەی هەموو ئەو کەس و شایەت حاڵانەی کارەکانی ئەو تۆمەتبارەیان بینیەوە تۆمار بکەن و ڕاشیگەیاندەوەکو ئەرکێکی نیشتیمانی و وا بەمبەستی کەمکردنەوەی بارگرانی سەرشانی سکاڵاکارانی دۆستی ئەجاج لە ڕێگەی تیمێکی تایبەتیەوە کاری کۆکردنەوەی بەڵگەکان و واوەرگرتنی وتەی شایەتەکان بە ئامانجیش
بە ئەنجام دەگەێنرێت و بەمبەستی ئامادەکردنیان بۆ دادگا و تەواوکردنی ڕێکارە یاسایەکان. نووسنگی خانمی یەکەم عێراق داواش لەو کەسانە دەکات کە شایدی تاوانەکانی ئەجاجن وتەکانیان بگێنە تیمی تایبەت با کۆکردنەوەی بەڵگە لەسەر ئەو تۆمەتبارە کە لە ڕۆژی دووشەمەوە تاوەکو ڕۆژی نوێی ئەم مانگە ڕۆژانە لە کاتژمێر نوێی بەیانی تاوەکو 12 نیوەڕۆ لە ئامۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەی سلێمانی و ئەو بەڕێوەبەرەتی گشتی شەیدانی گەرمیان لە کەلار و مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ و تێشات حاڵەکان وەردەگیرێت. دیارە نووسنگی خانمی یەکەمی عێراق شانازی برایم ئەحمەد هاوڵاتیان یاخود کە سوکاری ئەنفالکراوانی دەستکراوە کردو لەوەی کە بڕۆن لە هەندێک شوێن کە دیاری کراوە سکاڵا تۆمار بکەن سەبارەت بە تاوانباری نوگرە سەلمان ئەجاج کە ماوەی چەند ڕۆژێکە دەستگیر کراوە. بۆی کە زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بزانین ئاسان جەلال پامنێری کوردستانی ڕاستەخۆ لە چەمچەماڵ و لەگەڵمانە بێ بۆی کە زانیاریمان پێدا هێمن کەمالیش لە سەیمانی هاوکارانم باسیەوەکەن هێمن کەمالیش لە سەیمانی ئامادا بێ. سڵاوتان لێبێن ڕۆتان باش دەستپێک ئاسان دێمە لای تۆ قسەمام و کا بزانین کاروبارەکان لای تۆ چۆن بەڕێواچێ هێمە لە دواتردا دێمە لای تۆش. بەڵە هەوی سلااوت لەبێ و نیۆڕۆ باش هەڵبەتا دوای بڵاوبوونەوەی دەستگیرکردنی تاوانباری گەورە ئاجاج لە ڕۆژانی ڕابردووە لە دەستگای میدیایی کورساتەوە دوایەوەی نووسنگی یەکەمی خانمی یەکەمی عێراق خات و شانازی برایم ئەحمەد نووسینێکیان بڵاو کردەوە بەیانێکیان بڵاو کردەوە داوایان لە کەسوکاری سەربازی ئەنفالکراوان کرد کە سەردانی شوێنە دیاریکراوەکان کەن لە سلێمانی و لە کەلار و لە چەمچەماڵ بۆ ئەوەی سکاڵای یاسایی خۆیان تۆمار بکەن. هەڵبەتە لێرە لە قەزای چەمچەماڵ لە مۆنومنتی ئەنفال دیاریکراوە بۆی کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان ئەوانەی کە لە نوگرە سەلمان سجن بوونە بێن لێرە سکاڵەکانیان تۆمار بکەن. هەڵبەتە ئێمە لە کاتژمێر نوێی بەیانی و لێرەین کەسوکاری ئەنفالکراوان پەیتا دێن و سکاڵەکانیان تۆمار دەکەن تاکو ئێستا کە کاتژمێر 12 لەگەڵ دەکەم تا ئێستا سکاڵاکاران بەردەوامن و لێرە ماونەتەوە و سکاڵەکانیان تۆمار دەکرێت لە ڕێتیمێکی تایبەتەوە تایبەت بە مۆنومنتی ئەنفال سکاڵەکانیان تۆمار دەکرێت و دواتریش ئەم سکاڵانە کۆ دەکرێتەوە دەگەڕێتەوە بۆ نووسنگی سەرەکی خات و شانازی برایم ئەحمەد. هەڵبەتە وەک باسم کرد دەستگیرکردنی ئاجاج کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوانی بە جۆرێک دڵخۆش کردو بە دڵخۆشی و دێن و سکاڵەکانیان تۆمار دەکەن و بەڕێوەبەری مۆنومنتی ئەنفالیش داوا لە کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوانەکە بە زووترین کات سەردانی ئەم شوێنە بکەن واتە مۆنومنتی ئەنفال و سکاڵەکانیان تۆمارکەن. من یەکێک لەو کەسانەی کە ئەمڕۆ لێرەیە و ئێوە سکاڵای خۆی تۆمارکە و سکاڵەکەشی تۆمار کردووە خاتو ناسکەیە کە خۆی دووبرای ئەنفالە و خۆی لە گرتوخانی نوگرە سەلمان بۆ ئەمەیە قسەی لەگەڵ بکەم. خاتو ناسکا گەربیتە ئێرەوە قسەم بۆ بکەی سوپاس دەکەم ئەگەر کاک پشتیوانی وێنەگرم هاوکارم بێت. بەڵێ باش ئەمێ پرسیاری ئەوە لەکەم ئەمڕاتوی بۆ ئێرە سکاڵا تۆمارەکەی بەڵێ ئەرەوەڵای جیرانە نەگە سەلمان 5 مانگ باوکم بوو دایکم بوو برایەکم بوو خوشکێکم بوو نەهات ئەمانە هاتین و عافیدا ئێتر زۆر دەردماخواردە بەدەسێ و جەلادەوە هیوادارم بە سزای خۆی بگا هیوادارم کە سوکار ئەنفال گشتی بێ ئەلێرانە هین خۆیان ئێوە هینکەن شکاتی خۆیان بکەن لای خوا. ناسکە خان هەواڵی دەستگیرکردنی ئاجات تا چەند وەکو کەسوکارە دڵخۆش زۆر دڵخۆش بووم بەخوا ئیشەڵا گشتیان دەستگیرەکرێن ئەو تاوان بارانی کەوا دەستیان لە این ئەنفالە هەیە گشتیان بگیرێن. بە هەوڵەکانی خات و شانازی برایم ئەحمەد ئاجاج دەستگیر کرا داواکاری چییە لە شانازخان بۆ ئەوەی ئاجاجەکانی تریش دەستگیرکرێن؟ دەستخۆشی لەکەم هیوادارم ئەوانی کەش دەستگیر بکەن ئیشەڵا گشتی دادگای بکرێت حەقمان بستەنن زۆر بەسێتیمان بووە زۆر نەهامەتیمان خواردووە لە برسا و لە تونیا برایەکم هەبوو گیانێدا باوکم گیانێدا. کە ئاجاج ڕاستەوخۆ لەگەڵ ئێوە لەگەڵ خۆت و براکان چی کرد؟ لێمانێدا بەخوا داوای ئاومانەکە داوای نانمانەکە لێمانێدا تازیمانێدا هیچی نادا پێمان ئێتر ئەم خەڵکە ئەمر سەگەڕەش ئێندای سەگەڕەشەی خوارد لەو دی سزنەکەەوە زۆر دەردما خواردووە هیوادارم گشتی بگیرێن حەقما بستنی خوای گەورە کە لێ لە خەڵکیەدا بەخوا لێمانێدا داوای ئاومانەکە داوای نانمانەکە لێمانێدا هیوادارم گشتی ئەمە سزای خۆیان بگەنەوەم تاوان بارانە. خان تۆ چەند کەس لە خێزانەکەی خۆت ئەنفالە و چیت بیر ناچێت کە بە چای خۆت بینیوتە؟
براکانم ئەشکەندان درێنراوای ئاویانە کە دایکم ئاوی بۆیانە بر لە دایکمیانەدا دایکمیان ئەشکەنجادا ئاوی بد بۆ سزنەکان لە تۆبزاوە قەت لە بیرم ناچێتەوە لە ساڵۆ تونیە داواکاری لە کەسوکاریان فالکراوان چێبووی بێن بۆ ئێرە سکاڵەکانیان تۆمار بکەن داواکارم گشتی بێ سکاڵا تۆمارکە ئەو تاوانبارانە بگیرێن ئەوەی کە دەستی لە هین ئەنفالە هەیە گشتی بگیرێت زۆر دەردما خواردۆ لە بر ساولە تونیە بە قۆندەری عسکەرەکان چایمانە کرد بە تەپەتورمان هەڵەکانی چایمان پێکرد لە بر ساجیانمانەدا بەخەوە چێتوێ چی بڵێ بە کەسوکاری سەربەرزیان فالکراوە هیوادارم گشتی بێ ئەلێرە سکاڵی خۆیان تۆمارکەن هیوادارم ئەوەی لە ماڵەوەی جۆی لێتی لە کەناڵەکان گشتی بێ بۆ ئێرانە دەستە خۆش بێ زۆر سوپاس بەڵێ هێوی ناسکە خان و کەسوکاری سەربەرزی ئەنفالکراون ئەمڕۆ لێرن ویانوێ سکاڵەکانیان تۆمار بکەن فرمێسکی چاوی ناسکە خان فرمێسکی چاوی سەرجەم کەسوکاری ئەنفالکراوانە بۆیە داواکارن لە کەسوکاری ئەنفالکراوان بێن بۆ مۆنومنتی ئەنفال لە سلەیمانی لە ئەمنە سوورەکە و لەروە لە کەلار و لە گەرمیانی سکاڵای خۆیان تۆمار بکەن دژی ئاجاج بۆی بە تونترین سزا برێ بەڵێ هەوی منەگەڕەمەوە لای تۆ ئاسان هەر بژی سوپاس بۆ زانیارەکان تێ من دێمە لای تۆ قسەمامە بکە بزانین لە سلەیمانی چۆن ئەم پرۆسێ بەڕێواچێ کە سوکاریان فالکراون هاتوونە تا ئەم نەسوورەکە بۆی کە سکاڵا تۆمار بکەن ئەوەی ئەملاوە هەیە من گوێت لە منە تۆ سڵاو لە بینەران دیارە مەسال لە مۆزەخ بەڵێ جۆم لێتە بەڵێ ئێمە سال لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەین دیارە لێرەش هاوشێوەی هەم چەمچەماڵ و کەلاریش لێرە لیژنێکی تایبەت دیاری کراوە بۆ تۆمارکردنی سکاڵا دژی عەجاج ئەحمەد دیارە وەک دەزانین پاژەوەی کە نووسینگەی خانمی یەکەم عێراقان و خات و شاناز ئیبراهیم ئەحمەد ئەوەی ڕاگەیاند کە داوای لە کەسوکاری ئەنفالکراوان کرد کە دەتوانن سکاڵا دژی ئەو تۆمەتبارە و تاوانبارە تۆمار بکەن کە لە ڕابردوودا چۆن گەلی کوردی ئەنفال کردووە چۆن گەلی کوردی بە دڕندانەترین شێوە سزا داوە دیارە لە شاری سلەیمانی و لە مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە لێرە لیژنێکی تایبەت دیاری کراوە بۆ ئەوەی کە کەسوکاری سەربەرزی شەیدان هەم ئەنفالکراوان کە ئەوەی لە ڕابردوودا بەدەستی ئەم کەسە کە عەجاجە سزا دراوە بێن لێرە ناوی خۆیان تۆمارکەناوکە ئەم فۆرمەی کە بەدەستی منەوە ئەم فۆرمە پڕبکەنەوە سکاڵا دژی تۆمار بکە من دەچمە لای کە ڕێباز مەجید بۆ ئەوەی زانیاریمان باتێت لەسەر لیژنەکان و هاوکات پڕکردنەوەی فۆرمەکە کاک ڕێباسڵاو لێبێت سەبارەت بە لیژنەکەی ئێوە دیارە لە ئەمڕۆ ئێوە دەست بەکار بنە و پێم بڵێ ڕێکارەکان چین کەسوکاری ئەنفالکراوان یاخود ئەو کەسانی کە شەهید بوون بەدەستی عەجاج چی بکەن چۆن بێنە ئێرە و ئەو بەڵگەنامانە چییە کە پێیان بێت بەڵێ ئاشکرای من لە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕاگەاندنی ئەم فۆرمانەیە کە لە ڕێگەی سێ لیژنەوەی ئەمەکو لیژنەی سلەیمانی کە من دڵشاد مەجید بەڕێو لە سەرۆکی لیژنەکەی سلەیمانی کاگا کۆغەری بەڕێو لە پرساوی هەموو لیژنەکانە لە گەرمیان لە کەلار بابن لە بەڕێوەبەرەتی شەیدانی کەلار لەگەڵ لە مۆنومنتی چەمچەماڵ لەوێ بە حکمی نزیکنەوە ئەو خەڵکانی کە ڕزگاربووی نوگرە سەلمانن کە بەدەستی عەجاج ئەشکەنجە درابنیان کەسیان شەید کرابێ بۆ ئەوان نزیکتر و پەیوەندیان کردووە بەڵام بۆ سلەیمانی بۆ پێی کە با بڵێن ئەم کەسانی کە پەیوەندیان هەیە بە دۆسیەی تۆمەتبار عەجاجەوە لە ئەنفالی 1 و 2 3 و 4 و زائیدەن ئاوارەکانی هەڵەبجەکە گەڕانەوە تێکەڵ بە ئەنفالکران براون بۆ نوگرە سەلمان لە ئەمانە بەپێی زانیارەکانی بەڕێز کاک ئەدیب کە بەڕێوەبەری گشتی شەیدانی سلەیمانیە کە نزیکی 2000 کەسێک لە نوگرە سەلمان ڕزگاریان بووە ئەم فۆرمانە بۆ ئەو کەسانەیە کە بێن لێرە فۆرمەکان بڕکەنەوە کە خۆشبەختانە ئەمڕۆ زۆریان پەیوەندیان پێکردین بە تەلەفۆن کە ئەتوانن لە سکەی بێن ئەتوان لە سبێن ئەتوانن بێن ئەمڕۆ ڕامانگەانەوە هەموو ڕاگەانەکان هاتن ئەمڕۆ سوپاسیانەکەین لەبەرەوەی ئەمە کەسێکی نیشتیمانی و پەیوەندی بە هەمومانەوە هەیە کە لە سبێنەوە یەن پەیوەندیان کردو و کە بێن فۆرمەکان بڕکەنەوە ئەم فۆرمانە زانیاریەکە کۆمەڵە زانیاری وردی تایە کە خزمەت بە کەیسەکە ئەکا بۆ ئەوەی کە تۆمەتبار بە تاوانبار بەناسێنرێ کە ئێمە ینی ئەم فۆرمە نێوەندێکە لە نێوان با بڵێن سکاڵاکار و
ئەو کەسانی کە سکاڵاکەن دژی ئەو تاوانبارە دواتر لەگەڵ لیژنەیەکە کە لیژنێکی قانونیە کە لە ڕێگەی چەند دادوەرێکی بەڕێز و پارێزەرانەوە کە ئەم کەیسانە و ڕیزبەندی بۆ ئەکرێ لیستچۆیکی بۆ ئەکرێ کە بزانین ئەمانە کەیس و زانیاریان هەیە لەگەڵ بەڵگەکانە ڕیزبەندێکیان بۆ ئەکرێ و کاتە خوان بۆ لیژنە قانونیەکان ئیشی لەسەرەکەن. زۆر باشە دواتر دیارە ئەم فۆرمانە پڕەکەنەوە ئاڕاستی ئەو لیژنەیە ئەکەن کە ئاماژەت پێ کرد بۆ نمونە دوای ئەوە ڕێکارەکان چی دەبێت بە سکاڵاکان. ئیشەکە ئێمە ئەم ساتە ئەوەیە کە ئەمە فۆرمانە پڕەکەینەوە و دواتر با بڵێن سکانیانەکەین و ئیشان لەسەکەین ئۆکەن بە دۆکۆمنت دواتر تەسلیم ئەو لیژنەیەکەن کە بەڕێز خاتوپەری لە بەغدادەوە با بڵێن پەیوەندی هەیە لەگەڵ ئاسایشی نیشتیمانی عێراقی و لەگەڵ دادگای بەغداد ئاراستی ئەو لیژنە ئەکرێت لیژنەکەی لیژنێکی قانونەکە ئێستا خەریکی دروستکردن و ئیشکردن لەسەری تەسلیمی ئەوانەکرێت کە ئەوە شتی قانونیە و پێما بێ ئەوان خوانە بێ بزانن کە کام کەیسە باشە و چۆن ئەمانەکەن بە شاد حاڵ و ئەبرێن ناو دادگاکەوە. زۆر باشە لە سبەینەوە یاخۆ بڵێن بەگشتی کاتی کاتەکان کەی بۆکەی لیژنەکە دانیشێ و کاتی کە دیاریتان کردووە تا ڕۆژی کێ بڵین چەند شەمەش دیاری کراوە. بەڵێ لەمڕۆ با بڵێن پرۆژەکە ڕاگەنراوە هەتا ڕۆژی شەممە لە کاتژمێر 9 بۆ 12 ئێمە بۆی کاتەکەمان ئاوە با بڵێن مەحدود کرد و تا ڕادی بۆی ئاسانکاری بێ بۆ خەڵک پاشانیش هەر کەسێک دوشتی کەمانەمێنێ هەر کەسێک کە لە کاتەکانی کەشە هات بە تادی وەکو سلێمانی قسەکەین ئێمە ئامادەیمان تایە حرمەتی بۆ کەسانی کە لە هەر جێگێک هاتبن فۆرمەکانیان بۆ پڕەکەینەوە ئەگەر هەر کاتی شەویش بەتەنانت بۆ نمونە بەڵام هەنێک کەسی کەمان هەیە لە دەرەوە پەیوەندیان کردووە کە لە دەرەوەی با بڵێن کوردستانن ئاسانکاری بۆ ئەوانیشکن بەڕێگەی ئۆنلاین بە هەر جۆرە لە جۆرەکان ئەتوانین بۆیان بنێرین پڕی بکەنەوە بۆمان بنێرنەوە ئەوەش ئێمە یەکتوان بکەین. دەسەکانە خۆش بێ بەخێر سپاسگوزارم خۆشحال دڵشاد دەسەکانە خۆش بێ بەڵێ هێوی ئەمە زانیاری میوانەکەم بوو سەبارەت بە پڕکردنەوەی ئەم فۆرما کەیتر لە ئەمڕۆوە لیژنەکە ڕاگەیەندراوە لە شاری سلێمانی و لە مۆزەخانی نیشتیمانی ئەم نەسوودەکە و ئەگە بۆ منە ئەمڕۆ کەسێک نەیتوانیت لە سبەینەوە ئەمان تا ڕۆژی شەممە دادەنیشن و کەسوکاری هەم شەیدان و ئەنفالکراوانەوانەی کە بەدەستی حەجاج سزا دراون یاخود کەسوکاریان ئەنفال کراوە دەتوانن بێن لێرە ئەم فۆرمی سکاڵایە پڕکەنەوە. زۆر سپاس بۆ هێمن کەمال سپاس بۆ ئاسان جەلال پامێرانی کورسانیوس لە چەمچەماڵ و سلێمانی ماندوو نەبن. بەربانی ئەمڕۆ ئاگر لە چەند کۆگایەک لەسەر ڕێگای سلێمانی ئاربەتکەوت و دوای نزیکەی 5 کاتژمێر لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا. پامێری کورسانیۆز ڕایگەاند کاتژمێر 4 بەیانی ئەمڕۆ ئاگر لە 6 کۆگای ڕێگەی ئاربەت سلێمانی کەوتۆتەوە لە کاتژمێر 4:30 تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیاندان و دوای نزیکەی 5 کاتژمێر توانرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. پامێری کورسانیۆز ڕاشیگەیاند بەهۆی بوونی مادەی غازی وەکو سپرا لە ناو کۆگاکاندا تیمەکانی بەرگری شارستانی نەیانتوانیوە زووتر ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. وتیشی تا ئێستا هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە نادیارەوە لێکۆڵینەوە لە هۆکاری کەوتنەوەکەی دەستی پێکردەوە. پامێری کورسانیۆز ئاماژەی بۆش کردەوە ئاگرەکە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە تەنها چەند حاڵتێکی تەنگە نەفەسی هەبووە ئەوانیش ڕەوانی نەخۆشخانە کراون و چارەسەریان بۆ ئەنجام درراوە. لا قزای بەردەڕەش 4 کەس لە کاتی مالەکردندا خنکاون کە دوانیان بران. ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ئاکرێ ڕایگەاندووە کاتژمێر 7 بەیانی ئەمڕۆ 4 گەنج کە لە دایکبووی ساڵانی 2003 و 2004 و 2007 و 2008 لە کاتی مەلەکردنیاندا لە ئاوی ڕووباری خازر لە ئاسنووری گوندی قەیماوە خنکاون کە دوان لە خنکاوەکان بران. وتیشی تەرمەکانیان دەرهێنراوەتەوە ڕەوانی نەخۆشخانەی فریاکەوتنی بەردەڕەش کراون و ئاماژە بۆش کراوە ئەو کەسانە بەمبەستی گەشت و سەیران ڕویان لەو ناوچەیە کردووە. هاتنی زیارەتکارانی چلەی ئیمام حوسێن لە دەواازەی پاشماخەوە دەستی پێکرد.
نەژە جیهانی قایمقامی شارۆچکەی مەریوان با کورسات نیوزیلندیان بەراورد با ساڵی ڕابردوو بۆ ئەم ساڵ بە ڕێژەی لە 140 بۆ لە 150 داواکاری زیارەتکاران بۆ ئەوەی لە ڕێگەی دەواازەی باشماخەوە ڕوو لە عراق بکەن زیادی کردووە واستایشی ڕۆلی بەرپرسانی دەواازەکەشی کردو و خزمەتگوزاریکی بێوێنی پێشکەشی زیارەتکاران دەکەن و دووپاتی کردەوە کە ئەو هەنگاوە کاریگەری بەرچاوی لەسەر زیادبوونی پەیوەندی بازرگانی و گەشتیارەکانی هەرێم و ئەران دەبێت ئەو بەپێی ئامارەنا ڕسمەکان بۆ ئەم ساڵ 370,000 زیارەتکار لە ئێرانەوە ناوی خۆیان تۆمار کردووە بۆ ئەوی لە ڕێگەی دەواازەی باشماخەوە ڕوو لە عراق بکەن بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمی چلەی ئیمام حوسێن لە نەجەف و کەربەلا. ئامار تا ئێستا ئەوەی کە لە دەستمانایە لە سەدا حدودی 40-50% تەقازا ئیمساڵ نسبەت بە پارێکە زیاتر بووە بۆ هاتن دیارە هەر ئیمڕۆ کە ڕسمەن دەستی پێکردووە و لە ڕۆژانی پێشوویشە ئەوەی کە بە چاو بینیمانە تۆزی ڕنگدانەوەی ئەم ئیدعاە لەسەرمان سابت بووە بەڵام ئینشەڵا لە ڕۆژانی داهاتووە بە پێوشوێنگرتنی ئامارەکان حتمما ئەوەی ئینشەڵا سابت دەبێ و ڕۆژ لەگەڵ ڕۆژ باشترە بێ ئاسانکاریەکی زۆر کراوە چ لەمبەر چ لەوبەر یەک نقطەی زۆر خاڵی زۆر گرنگ مەسلەی ئەمنیەتە لە هەردوو لاوانێ وەکو یەک بەرقەرارەوە ئێمە بۆ ئەمە جێی دەستخۆشیە لە حکوومەتی هەرێم کە بەڕاستی ئەو زەرفیەتەی فراهەم کردووە. بەم نزیکانە بانکی نیشتیمانی لە هەرێمی کوردستان دەکرێتەوە کە بەشێکە لە بانکی ناوەندی عێراق و هەمان خزمەتگوزارەکانی ئەو بانکە پێشکەش دەکات. بەڵند ئەحمەد بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکانی هەرێم باکوور سادنیوزی ڕاگەاندووە. تیمێکی بەڕێوەبەرایەتەکە سەردانی بەغدادیان کردو بۆ چارەسەرکردنی کێش هەڵپەسێدراوەکانی کۆمپانیەکان و توانیویانە بگەن با ڕێکەوتنێک سەبارەت بەوەی هەر کۆمپانیایەک لە هەرێمی کوردستان تۆمار بکرێت دەتوانێت لە تەواوی عێراقدا کارەکانی ئەنجام بدات. هەروەها لەگەڵ بانکی ناوەندی تاوتوێی کێشەی کۆمپانیەکانی دراویان کردو و بەڵێنراوە لە ماوەی یاخود لەمە دووە کۆمپانیەکانی هەرێمیش سود لە خزمەتگوزارەکانی بانکی ناوەندی عێراق وەربگرن. هەروەها ئاشکرای کردو بەم نزیکانە بانکی نیشتیمانی لە هەرێمی کوردستان دەکرێتەوە کە بەشێکە لە بانکی ناوەندی عێراقی. لەبەرەوەی لە هەرێمی کوردستان 641 کۆمپانیا ئاڵوگۆڕی دراو تۆمار کراوە دوای ئەوەی لە ساڵی 2022 دوای سەردانیکردنمان بۆ بانکی ناوەندی هەر لەگەڵ بەڕێزیان کۆبوونەوەمان کرد ئەوسە بڕیار دراکە هەر کۆمپانیایەک هەر 5 کۆمپانیا بۆ FAB یان 10 کۆمپانیا بۆ FAA لێک بدرێ بۆ ئەوەی سوود لە خزمەتگوزاریەکانی بانکی ناوەندی وەربگرمان جنۆی 2023 کۆمپانیایکی گشتی حکومی بە ناوی بانکی نیشتیمان لە هەرێمی کوردستان تۆمار کرا. کاری ئەم کۆمپانیایە ئەم بانکە ئەوەیە کە دەبێتە بەشێک لە بانکی ناوەندی لە هەرێمی کوردستان ئەو بانکە لە ئایندە چ نزیک دەست بەکار و پێشکەشکردن خزمەتگوزاریەکان. ئەندامێکی کۆنگرێسی ئەمریکا ڕایگەاند لەم مانگەوە دانوستانەکانی حکوومەتی سووریا و هەسەدا لە پاریس بە هاوکاری ئیدارەی دۆناڵد ترامپ دەست پێ دەکەنەوە. ئەبراهام حەمادە ئەندامی کۆنگرێسی ئەمریکا لە تۆڕی کۆمەڵایەتیە کەسنووسیوێتی پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ مەزلوم کۆبانەیە فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ئەنجامداوە و ئۆپەی ڕاگەاندووە. هەسەدا وەکو بەشێکی گرنگی داهاتووی سووریا دەبینن و ئاماژەی بۆش کردو لەم مانگەوە دانوستانەکانی حکوومەتی سووریا و هەسەدا بە هاوکاری وە پشتیوانی ئیدارەی ئەمریکا بڕێوە دەچن. وەڕاشیاندووە زیاتر لە دەیەکە هەسەدا باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە هەر هەڕەشێکی داعش دەپارێزێت کە یەک لە سەرسەی سووریایە بەبێ جیاوازیکردن لەوەی ئەو کەسانە کریستیانن عەرەبن کوردن یاخود سەر بە چنەتەوەیەکی دیکەن. لە ماوەی 5 مانگی ڕابردوودا زیاتر لە 3200 کەس لە سووریا کوژراون و زۆر بەشیان لە سنووری پارێزگای سۆیدا بوون. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئامارێکی لەبارەی ئاڵۆزەکانی سووریا بڵاو کردەوە ڕایگەاند لە ئەنجامی شەڕۆپێکدادانەکان لە کەناراوەکانی سووریا و پارێزگای سویدا لە 5 مانگی ڕابردوودا و بە دیاریکراویش لە مانگی ئادارەوە تا کۆتایی مانگی تەمووز 3278 هاوڵاتی مەدەنی کوژراون و ئاشکراشی کردەوە زۆرترین کوژراو لە کەناراوەکانی سووریا و پارێزگای سویدا بوو و ئاماژەی ببوورنەوە ژمارەیەک لەو پارێزگاکانی لازقیە و تەرتوس و حومس و حەماس کوژراون و بەشێکی زۆری دۆستیەکانی کوشتنیش لە سێدارەدانی مەیدانی بووە و بەشێکیشان ڕفاندنی
ژنان و منداڵان بووە کە 46 منداڵ و 92 ژن لە نێو کوژراوەکاندا بووە. ڕاوێژکارێکی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت لە قۆناغی داهاتوودا عێراق ئامانجێکی استراتیژی دەبێت بۆ ئیسرائیل و ئەو درۆنانەشی ئاراستی هەرێم کراون جێدەستی شیعی پێوە نییە. خالید یعقوبی ڕاوێژکاری سوودانی بۆ کاروباری سیاسی و ئەمنی ڕایگەیاندووە ئەگەر ڕووداوەکانی غەزە نەبوونە ئێستا هیچ سەربازێکی ئەمریکی لە عێراقدا بوونی نەدەما، بەڵام ئەو ڕووداوانە کشانەوەی ئەمریکیەکان بۆ چەند ساڵێکی دیکە دوادەخات. وتیشی هەڕەشەکانی ئیسرائیل گەیشتونەتە عێراق، بەڵام حکوومەت سەرکەوتوو بووە لە دوورخستنەوەی هەر بە ئامانجگرتنێک لەگەڵەوەشدا عێراق ئامانجێکی استراتیژی ئیسرائیل دەبێت لە قۆناغی داهاتوودا. و ڕاوێژکارەکەی سوودانی باسی لەوەش کردە ئەو درۆنانەی کە ئاراستەی کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان کراوە جێدەستی شیعی پێوە دیار نییە و واهی لایەنی دیکەیە و فەرماندەی دەستگیرکردنیش یاخود فەرمانی دەستگیرکردنیش ببورن بۆ ئەوانە دەرچووە کە ڕادارەکانیان کردۆتە ئامانج. وەزارەتی دەرەوەی عێراق لە بارەی بڵاوبوونەوەی لیستی ناوی باڵێۆزەکانی عێراق ڕوونکردنەوە دەدات و دەڵێت لیستەکە دروست نییە و لە 62 ئەوانەی کاندیدن بۆ ئەوەی ببنە باڵێۆز بڕوانامەی باڵایان هەیە. وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردوتەوە لیستی ئەو ناوانەی بڵاو کردوتەوە بۆ ئەوەی بڵاو کراونەتەوە ببورن. لیستی ئەو ناوانەی کە بڵاو کراونەتەوە ببن بە باڵێۆز لە باڵێۆزخانی دەرەوە دروست نین و لەگەڵ ڕێکارە دەستوری و یاسای ویدارەکاندا یەک ناگرێتەوە. ڕاشی گیاندووە زیاتر لە 90 پۆستی باڵێۆز عێراق بە بەتاڵی ماونەتەوە و دیاریکردنی باڵێۆزەکان لەسەر بنەمای پیشەیی و نیشتیمانی دەبێت و ئاماژەی بۆش کردووە ئەو لیستی ئامادە کراوە بۆ پڕکردنەوەی پۆستی باڵێۆزەکان لە 23 کە سوکاری زیندانیان و شەهیدان و لە 64 لە کارمەندانی حکومین و لە 19 لە بواری سیاسی خۆت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنین و لە 17 ئەکادیمین لە زانکۆکانی عێراق و لە 62 هەڵگری بڕوانامەی باڵان. ئاونزیاب وەزیری سەرچاوەکانی عێراق ڕایگەیاندووە ئاوی کۆگاکراوی عێراق بۆ نزمترین ئاسلەماوی سەدەیەکدا دابەزیەوە پێشبینی دەکرێت لە مانگیتەوە باران دەست پێ بکات. ئاونزیاب لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی سەباحی ڕایگەیاندووە ئاوی کۆگاکراو لە بەندا و کۆگا گەورەکانی وەکو مووسڵ و دەربەندی خان و دووکان و سەرسار و حەدیسە و حەمرین بۆ کەمتر لە 8 ملیار مەتر سێجا کەم بۆتەوە کە ئەوەش خراپترینە لە ماوەی نزیکی سەدەیەکدا. وتیشی ئەمساڵ لە قورسترین ساڵەکانە بۆ عێراق بۆی کەم ئاویەوە، بەڵام بەپێی پێشبینیەکان لە مانگی ئەیلولەوە پلەکانی گەرما کەم دەبێتەوە ئەوەش ڕێژەی بەهەڵمبوون کەم دەکاتەوە و پێشبینیش دەکرێت باران بارین لە مانگی تشینی یەکەمەوە تا مانگیدا دەست پێ بکاتەوە. ئەوەش یاخود ئەوەشی ئاشکرا کردووە دانوستانەکان لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ گەیشتن بە میکانیزمێکی گونجاو بۆ دابەشکردنی ئاو بەردەوام، بەڵام تورکیا بەندا و لەسەر لقەکانی دیجلە و فرات دروست دەکات. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پشکی ئاوی عێراقدا هەیە و لە ئێستاشدا تورکیا نزیکەی 200 متر سێجا ئاو بە ڕووباری دیجلە بەردەداتەوە لە چرکەیەکدا، لەگەڵ 150 متر ئاو لە بەنداوی مووسڵەوە. بەوەش ڕووباری دیجلە نزیکەی 350 متر سێجا ئاو لە چرکەیەکدا یاخود لە چرکەیەکدا بۆی دەچێت. بەپێی ماڵپەرێکی تایبەتمەندی ئەمریکی بۆ کەشەوە 7 ناوچەی عێراق لە ڕیزبەندی گەرمترین ناوچەکانی جیهاندان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا. ماڵپەری پلاسڤێلی ئەمریکی لە ویلایەتی کالیفۆرنیا ناوی 15 ناوچە و شاری لە سەرانسەری جیهاندا بڵاو کردوتەوە کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا گەرمترین پلەی گەرمایان تۆمار کردووە. بەپێی زانیاریەکانی ئەو ماڵپەرە 7 لەو ناوچە و شارانەی ڕاگەنراون دەکەونە عێراق کە بریتین لە شاری عەمارە،
فڕۆکەخانی بەسرە، ناوچەی حسێن لا بەسرە و قەزای فاو و قەزای علی غەربی و فڕۆکەخانی نێودوڵەتی نەجەف و نەسریە و دەستی کەشناسی عێراقیش ڕایگەیاندووە پلەکانی گەرما لە پارێزگەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەردەوام دەبێت لە بەرزبوونەوە لە هەندێک پارێزگای عێراق پلەکانی گەرما پلەی نیوەی کوڵانیان تێپەڕاندووە. کەمبوونەوەی ئاو لە کەرکووک بووەتە هەڕەشە و ئاوی ژێرسەویش لە دەوروبەری شارەکە بە شێوێکی بەرچاودا بەسیوە و لە ماوەی 3 ساڵی ڕابردووشدا 65 بیر لێدراوە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە و پێشتریش ئیداری پارێزگای کەرکووک لە پێناو ڕێگریکردن لە کەمبوونەوەی ئاوی ژێرسەوی بڕیاری ڕاگررتنی هەندێک لە بەرهەمە کشت و کاڵەکانیدا. کەم ئاوی مەترسیە جدیەکەی ئەم ساڵی کەرکووکە. دەوروبەری کەرکووک ئاوی ژێرزەوی زیاتر تێیدا دابەزیوە بە بەراورد بە نێو سەنتەری کەرکووک. زانا دانیشتووی گوندی سەقزی سەر بە پارێزگای کەرکووکە. لە سنووری گوندەکەی ئاو زیاتر لە 50 مەتر کەمی کردووە. کێشەکەیان گەیاندۆتە لایەنە پەیوەندیدارەکان. وەکو دابەزینی ئاسیا و شێوی گشتی لە سنوورەکەمان لە گوندی سەقزی لە سنووری شوان بەلایەنیکەمە نزیک 50 بۆ 60 متر لە هەنیە شوێن دابەزیوە شوێن بۆ شوێن گۆڕانکاری بەسەرادێت بەهۆی زۆری بیر لێدان لە سنوورەکە و لە هەنیە شوێن بۆ نمونە و مەزرعانیکەوە لە دەوروبەری گوندەکە بە جدی کاریگەری زۆری دروست کردووە لەسەر دابەزینی ئاسی ئاوی ژێر زەوی. لێرە کۆبوونەوەیەک سەبارەت بە مەترسیەکانی کەم ئاوی بەڕێوە دەچێت. بەرپرسی فەرمانگە ئاویەکان لەگەڵ یاریدەدەری پارێزگار مەترسیەکان دەخەنە ڕوو بۆ ڕێگەچارە دەگەڕێن تا دەرباز بن لە هەڕەشەی کەم ئاوی. یەکێ لەو پلانانەی کەوا ئێستا ئێمە کاری لەسەرەکەین ئەوەیە کە بیر لێدەین بۆ ئەو شوێنانەی کە ئاوی سەرزەوی وشکی کردو یان ڕێژەی ئاوی بیرەکان زۆر دابەزیەوە زۆربەی بیرەکانیش ئەتوانین بڵێن وشکی کردووە. لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بێگومان ئەمە من نزیکەی 4 ساڵە کەمبارانیە منسوبی ئاوی بیرەکان زۆر دابەزیەوە لە هەنێ شوێن گەیشتوێت ئەوەی کە لە 60 متر زیاتر دابەزیوە بە تایبەتی سەروی کەرکووک. تعلمون أنه السنوات اللي فاتت كانت سنوات شحة وقلة مطر وأدى إلى قلة الخزين المائي في کەمبارانی لە چەند ساڵی ڕابردوو کاریگەری کردوتە سەردابەزینی ئاسیاوی ژێرزەوی لە کەرکووک. وەکو دەزان پرۆژەکان یاودێری کەرکووک پشتیان بە بەنداوی دووکان بەستووە ئەو بەنداوەش بۆ خۆیاوەکەی دابەزیوە. ئێمە چەند ڕێگەیەکمان گرتووەتە بەر بۆ کەمکردنەوەی ئاسەوارەکانی دابەزینی ئاوی ژێرزەوی لەوانش قەدەغەکردنی ئەنجامدانی کشتتوکاڵی هاوینە و ئەنجامدانی هەڵمەت بۆ لابردنی زیادە ڕۆیی کە کراونەتە سە پرۆژەکانی یاودێریمان. هناك حملات دورية لإزالة هذه التجاوزات لإمكانية توزيع المياه بشكل صحيح. پێشتر لە پێناو ڕێگرتن لە زیاتر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی ئیدارەی کەرکووک بڕیارە ڕاگررتنی کشتتوکاڵی هاوینەیدا. لە ماوەی 3 ساڵی ڕابردووش 65 بیر هەڵکەندراوە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ گوندەکان. هەوڵەکان بۆ ڕاگررتنی کشتتوکاڵی هاوینە نەیتوانی کۆتایی بە مەترسی کەم ئاوی ئەم ساڵ بهێنێت. مەترسیە جدیەکان لە دەوروبەری کەرکووکن ڕێژەی ئاو زۆرترین دابەزینی لەم ناوچانە تۆمار کردووە. بۆیە دۆخەکەوا دەخوازێت هاوڵاتیان و ئیداری کەرکووک هەماهەنگ بن بۆ تێپەڕاندنی ئەو کەم ئاویەی کام ساڵ بەرۆکی کەرکووکی گرتووە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک. دەستەی کەشنارسی و بوومەلەرزەکانی عێراق بڵاوی کردەوە لە مانگی تەمموزدا 38 بوومەلەرزە لە عێراق ڕوویان داوە کە زۆربیان لە ناوچەکانی هەرێمی کوردستان بوون. بەپێی ڕاگەنراوێکی دەستەی کەشناسی عێراق بوومەلەرزەکان لە عێراق و ناوچەکانی دەوروبەری بووە بە شێوەیەک لە کۆی 38 بوومەلەرزە هەفتیان لە ناوخۆی عێراق بوون و ئەوانی دیکەش لە ناوچە سنووریەکان بوون و بەپێی ڕاگەنراوەکە لە مانگی تەمموزیشدا 6 بوومەلەرزە لە پارێزگای سلێمانی تۆمار کراوە کە ناوچەکانی دەربەندیخان و کەلار و ڕانی و دوکانی گرتوتەوە. لە هەولێر و دهۆکیش 8 بوومەلەرزە تیاندا تۆمار کراوە و دەستی کەشناسی عێراق ڕاشیگەاندووە گوڕی بوومەلەرزەکان لە نێوان 1.1 پلە و 3.7 پلە بووە بە پێوەری ڕێختەر و هیچیان زیانی گیانیان لێ نەکەوتوتەوە. وەزیری دەرەوەی ئێران ڕایگەاندووە لە هەموو جۆرە دانوستانێک بەجددی مامەڵە لەگەڵ
یاخود مامەڵی لەگەڵدا دەکرێت و عباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەیدا ڕایگەاند کە ڕەزامەندیان داوە لە بەردەوامی دانوستانەکانیان لەگەڵ ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنسا و هەموو بابەتێکی دانوستانەکانیش بەجددی مامەڵی لەگەڵدا دەکرێت. لە درێژەی قسەکانیدا وەزیری دەرەوەی ئێران وتی شتێکی یاساییە لە پاش ئەو هێرشانی کراوەتە سەرمان دووبارە هەڵسەنگاندن بکەینەوە بۆ پەیوەندیەکانمان لەگەڵ ئاژانسی نێودوڵەتی وزەیەتۆم. هەروەها ئیسماعیل بەقایی و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ئاماژەی بە بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل کرد بۆ سەرکردی غەزە وتی کۆمەڵگەی نێودوڵەتی نەیتوانیوە هیچ جۆرێک لە بەرپرسیارەتی هەڵبگرێت و ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیش نەیتوانیوە بڕیارێک دەربکات بۆ کۆتاییهێنان بە کۆمەڵکوژی لە کەرتی غەزە کە ئێستا ڕوودەدات. شەسەد لێپرسراوی باڵای پێشووی ئیسرائیل داوا لە دۆناڵد ترامپ دەکەن ناتانیاهۆ ناچار بکات با کۆتاییهێنان با شەڕی غەزە. ڕۆژنامەی ئۆرشەلیم پۆست بڵاوی کردوتەوە تامر پاردۆ سەرۆکی پێشووی مۆساد و ئامیالۆن سەرۆکی پێشووی شاباک و ماتان ڤیلینای جێگیری پێشووی ئەرکانی سوپای ئیسرائیل بە نوێنەرایەتی زیاتر لە 600 لێپرسراوی پێشووی ئەمنی ئەو وڵاتە نامێکیان بۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ناردوو و داوایان لێکردووە فشار بخاتە سەر بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئێستا ئیسرائیل بۆ کۆتاییهێنان با شەڕی غەزە. ڕۆژنامەکە یاخود ڕۆژنامە ئیسرائیلەکە بڵاوی کردوتەوە ئەم هەنگاوە بەشێکە لە دەستپێشخەری بۆ سەرۆکایەتی ئەو ببورن بەشێکە لە دەستپێشخەریەک با سەرۆکایەتی ئەو لێپرسراوانەی پێشووی ئیسرائیل بۆ ئەوەی دۆناڵد ترامپ یارمەتیان بدات لە کۆتاییهێنان بە شەڕ. وەلای خۆشیەوە دۆناڵد ترامپ ڕایگەاندووە پێویستە ئیسرائیل خۆراک بۆ خەڵکی غەزە ڕەوان بکات و جەختی لەوەش کردوتەوانێ کا وڵاتێکی ناوێت خەڵکی کەرتی غەزە لە برسان بمرن. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی سزا بەسەر ڕووسیادا دەسەپێنێت ئەگەر بەردەوام بێت لە شەڕی لەگەڵ ئۆکراین و دەژڵێت ویتکۆف ئەم هەفتەی دەچێتە ڕووسیا. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا با ڕۆژنامەنووسانی ڕایگەیاند ئەگەر ڕووسیا وەڵام نەداتەوە و درێژە با شەڕی ئۆکراین بدات ئەوە سزای زیاتری بەسەردا دەسەپێنێت و ئاماژەی بۆش کردووە ڕووسیا زۆر باش دەزانێت چۆن خۆیان لە سزاکان بدەستنەوە بەڵام دەبێت ببینن کە چی ڕوودەدات. وا سەرۆکی ئەمریکا لە درێژەی قسەکانیدا ڕایگەاند ڕەنگە ستیڤ ویتکۆف نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا ڕۆژی چوارشەمە یاخود پێنجشەمە سەردانی ڕووسیا بکات. ڕۆژی شەمە ترامپ فەرمانی ناردنی دوو ژێردەریایی ئەتۆمی بۆ ناوچە گونجاوەکان کردو ئەمەش لا وەڵامی لێدوانەکەی دیمتری مێدڤێدێڤ جێگیری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی رووسیا کە بەگاڵتە جاڕی و باسی لە کارەکانی دۆناڵد ترامپ کرد. سەرۆکوەزیرانی هەندستان وەڵامی دۆناڵد ترامپی دایەوە و ڕایگەاندووە بەردەوام دەبن لە کڕینی نەود لە ڕووسیا. ناردێرا مۆدی سەرۆکوەزیرانی هندستان ڕایگەاندووە لە دوای هندستان تەنها ئەو پێداویستیانە بەکاردێنێت کە خۆماڵین و ئەگەر هاوردەی کاڵایەکی بیانیش بکەن ئەوە ئازادن لەوەی کە چۆن ئابووری وڵاتەکان بەرەو پێشەپەن. وا سەرۆکوەزیرانی هندستان جەختی لەوەش کرۆ بەردەوام دەبن لا کڕین نەود لە ڕووسیا. لێدوانەکەی سەرۆکوەزیرانی هندستان دوای ئەوە دێت کە سەرۆکی ئەمریکا هەڕەشەی زیادکردنی باجی گومرگی سەر ئەو وڵاتی کرد ئەگەر بێت و بەردەوام بن لاکڕینی نەود لە ڕووسیا و هەندستان بۆ تەیەکێک لە سەرەکیترین ئامانجەکانی دۆناڵد ترامپ و دەیەوێت ئەو وڵاتە وەک فشارێکی ئابووری و سیاسی لە بەرامبەر ڕووسیادا بەکاربێنە چونکە بە نزیکی لە سەدا 36 نەوتی ڕووسیا هاوردەی هەندستان دەکرێت.
نەتێگرتوەکان هۆشداری دەدات لە خراپێڕەوشی منداڵانی سوودان و بڵاوبوونەوەی کۆلێراش لە هەرێمی دارفۆر بە مەترسێکی گەورە وەسەب دەکات. ڕێکخراوی یونیسۆف لە ڕاگەنراوێکدا هۆشداری داوەکە زیاتر لە 640,000 منداڵی سوودان لە خوار تەمەن 5 ساڵەوەن و وا لەژێر مەترسی برسێتیەوە نەخۆشی و توندوتیژیدان لە ویلایەتی دارفۆری باکووریش کایەکێکە لە ویلایەتەکانی هەرێمی دارفۆر دەکەوێتە ڕۆژئاوای سوودانەوە نەخۆشی کۆلێرا بە شێوەیەکی مەترسیدار بڵاو بۆتەوە و ئاماژەی پۆش کردو لە هەرێمی دارفۆر کە 5 ویلایەتی لەخۆ گرتووە نزیکەی 2140 توش بوو و 80 حاڵەتی گیان لە دەستانیش بە کۆلێرا تۆمارکراوە. شێلدۆن بێت نوێنەری ڕێکخراوی یونیسێفیش لە سوودان ڕایگەاندووە. بەردەوامن لە هەمانگی لەگەڵ هەموو لایەنەکان بۆ هاوکاریکردنی توشبووان و ڕێگریکردن لە زیاتری بڵاوبوونەوەی کۆلێرا و داواشی کردووە دەست بەجێ ڕێگە بدرێت سەردانی ئەو منداڵانە بکرێت کە لە ڕەوشێکی ناهەمواردان چونکە بۆی خراپی ڕەوشی ئەمنی و لە سوودان دەستیان بە هەموو ئەو منداڵان ناگات کە پێویستیان بە هاوکاریە. لا سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا لە مانگی ئابی 2024ەوە لە سوودان تا ئێستا 91,000 توش بووە 2302 گیان لە دەستانیش بەهۆی ئەو پەتایەوە تۆمارکراوە. ساڵانە لە سەرەتا یاخود لە سەرتاسەری جیهاندا نزیکەی 1 ملیار تۆن شیربان بەرهەم دێنرێت بەڵام زیاتر لە 225,000 منداڵ کەمتر لە پێویستی ئەو بەرهەمیان پێدەگات و وەکو پێویست گەشە ناکەن و پێشبینیش دەکرێت گۆڕانی کەشەوە ڕەوشەی دابینکردنی شیر خراپتر بکات و نیوزیلندا گەورەترین فروشیار و بەرهەمێنەری شیرە لە جیهاندا لە ساڵی 2024دا بە بەهای نزیکەی 12 ملیار دلار ئەو بەرهەمەی فرۆشتووە. شیر ئەو خواردنە سەرەکیەی کە هەموو منداڵێک پێویستێتی و بە پێی داتاکان ساڵانە نزیکە 1 ملیار تۆنی لێ بەرهەم دەهێنرێت و لە ساڵی ڕابردوودا 85 ملیۆن تۆن کڕین و فرۆشتنی پێوەکراوە. سەرەڕایە و بڕەش بەڵام هێشتا مەترسی لەسەر زنجیرەی دابینکردن هەیە لە جیهاندا. لە وڵاتانی تازە پێکەشتوودا زیاتر لە 9 ملیار منداڵ هەن کە تەمەنیان لە خوار 4 ساڵەوەی و نزیکەی 1 لە سەرسەیان کێشەی گەشان هەیە کە پسپۆڕانی تەندروستی بەکارهێنانی بەرهەمە شیرەمەنەکانیان بۆ چارەسەری ئەم کێشەیە پێشنیار کردووە. شیر زیاتر لە وڵاتانەدا بەرهەم دەهێنرێت کە منداڵەکانیان پێویستیان پێی نییە بەواتای ئەوەی وڵاتەکانیان زیاتر لەوەی پێویستیانە بەرهەم دەهێنن بەڵام بەهۆی ئەوەی ناتوانرێت بە تەواوی سوودی لێ ببینرێت کێشەی بۆ هەناردەی ئەو بەرهەمە دروست کردووە. داتاکانەوە دەردەخەن کە زیاتر لە 90% منداڵانی خوار تەمەنی 4 ساڵ لە وڵاتانی تازە پێکەشتوودا دەژین بەڵام ئەو وڵاتانە بەرهەمهێنانی شیرتیاندا کەمە و بەشێکی سەرەکی لە وڵاتانی ئەوروپا بەرهەم دەهێنرێت. نیوزیلندا باڵادەستێکی لە بەرهەمهێنانی شیرەمەنی و باڵادەستی سعودیا لە کەرتینەوەدا بەراورد دەکرێت و بە پێی داتاکان ساڵی 2024 بە بەهای نزیکەی 12 ملیار دلار بەرهەمی هێنار دەکردووە. لە دوای ئەویش وڵاتانی ئەڵمانیا و هۆڵەندا و ئەمریکا دێت. لە مانگی 5 بەهۆی بەرزبوونەوەی خواست لەلایەن کڕیاران لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا نرخەکەی بۆ بەرزترین ناز لە 3 ساڵدا بەرز بووە. فیدراسیۆنی نێودەوڵەتی شیرەمەنی لە مانگی نیسانی ڕابردوودا هۆژاری دالەوەی کە کورتهێنانی شیری جیهانی تا ساڵی 2030 دەگاتە 30 ملیۆن تۆن ئەوە ژوا دەکات دەستگەیشتنی ئەو کەسانەی زۆرترین پێویستیان پێی بێت قورس بێت. هەروەها ئەوەی وا دەکات دۆخەکە خراپتر بێت گۆڕانی ئاوهەوایە کە بە پێی لێکۆڵینەوەیەک بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەتوانێت بەرهەمهێنانی شیر لە جیهاندا بە ڕێژەی لە سەدادا کەم بکاتەوە. ئێمازانین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەجاش دەستگیرکراکە گەورە تاوانباری نوگرە سەلمان بوو ئێستا سکاڵایەکی زۆری لەسەر تۆمارکرا و زۆریش جێگەی باسە چۆن مامەڵە لەگەڵم کەیسەدا دەکرێت و چی دەتوانرێ وەکو بەڵگە لە دژی ئەم کەسە بەکار بێنرێت ئەمانە کۆمەڵێک پرسیارن کە هاوکارم ڕانکۆ لەگەڵ میوانەکەی لەسەری کاژمێر باسی دەکات واروەها بابەتێکی دیکەیە چۆن گرنگی بدرێت با چۆنیتی و چەندێتی بەرهەمە خۆماڵەکان واتە بەرهەمە کوردەکان کە لە سادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا هەیە ئەمەش بابەتێکی دیکەیە بە هیوان ڕۆژێکی باشتانە بێ و خواتان لەگەڵ